بەخۆی بەچل ڕۆژیش دەفتە سرکە بەس نافتە عیلات. هاتون سڵاو لێبێ بە سرکەی سێ و بەشداریتان کردووە ئەمە چۆن دروست دەکرێت و چەند کاتی پێویستە کە دروستیەکە؟ سرکەی مە 6 مانجی پێویستە هەتا ئومخەلی دروست بکە ببتە عیلات بەخۆی بە ئەوەش ئومخەلەکەیە بەخۆی بەچل ڕۆژیش دەفتە سرکە بەس نافتە عیلات. سێوەکانیش سوور و زەرد و کەسکە هەر سێکیان باشە بەس کەسکەکەیان ئەو ڕەنگەیە سووریش کەمە ڕەنجی تۆخترە بەر کەسکەکە ئەوە سێوی کەسکە کردوتانە و زەردە بەڵێ کوالێتی باشترە و چۆن دروستیەکەن دروستکردنەکەی چی پێویستە؟ وڵا سەرەتا سێوەکان دەبی بشۆینەوە پاشان پاچی بکەینەوە دوایە وشتی بکەینەوە ئەو کاتی لە ناو دەبەی هەڵی بگرین تا 6 مانگ ئیدی پێویستی بەوێ 6 مانگ دابنێن تاوەکو ئامادە بەخۆی بەچل ڕۆژیش دەبی بەس نافتە عیلات. بەڵێ ئەوە لە کوێ دروستیەکەن چێ هاوکارتە لە دروستکردنەکەی؟ لەمارێ دروست دەکەم لەگەر هاوسەرەکەم بەیەکەوە بەر. قوربان ئەگەر تۆ باسی سوودەکانی سرکەی سێومان بۆ بکەیت سوودێکی هەیە بۆچی بەکاردێت؟ سوودەکانی سرکەی سێو سرکەی سێو ئەگەر بە 6 مانجی دروستت کرد ئەو سەرتووە دروست دەکات بەخۆی دروستەکە لە سەری وەکو تەبەقەش سەرتووی ماست ئەوە بەکتریا سوود بەخشە ئەو بەکتریا سوود بەخشەی لە ناو دێرینەوە پاش ئەوەی کە پشیمان لەبە ئەوەی ببتە عیلاج دەبۆ زەخت سوکەری قۆڵۆن التیهابات چەوریەکان بە عام چەوری جەرگ و خین و پیست و چەندی نەخۆشی دی. ئەوە نرخی چۆنە بە چەندی نرخی ئەو شوشە بچکانە بە 5,000 ئەو گەورەش بە 10,000 خواستشی لەسەر خەڵگەی زۆر باشە ئەوەی بردبی یعنی داواکاری لەسەر لەبەرەوەی سوودی لێبینیوە ڕەنگە زیاتر بە تەمەنەکانیش تاقید بە تەمەنەکان زۆر بکەن وڵای ئێستا گەنجەکان لەبەرەوەی ها شەکرە و زەخت و ئەو شتانە زۆر بە نەخۆشی زۆر بووایان قەڵەوی ئەوانەی چەوریان زۆرە زۆر بەکاردێنی وڵا دایمەش بە تایبەتی ئەوەی بردبی سپاس بۆخۆی عنی لەبوو هاتەوە. تامەکەی چۆنە هەر وەکو سێوی تامەکەی نا تامەکەی دەگۆڕدرێت و بڵێ ئەگەر وەکو شەربەت وەکو شەربەت نییە لەبەرەوەی تامەکە ترش و تیژە تۆزەک هەیە حەز بۆ تامەی دەکاتن یعنی ئێستا زۆر دەڵێ ئەگەر ڕۆژێک نەخۆمەوە دڵم لە بۆی دەچستێن باش بەڵام هەشە لەوانەیە نەتوانی بیخواتەوە بەس ئەوەش زۆر بەمڕە کەسی ناخورتەوە دوو مڵات شی و لەگەڵ بەرداخی ئاو دەخورێت.